مردن ئێجگار بەو شێوەیە ترسناک و خەتەر نییە وەک خەڵکی باسی یەکەن. من بە باوکم ئازانم 6 ساڵە لە لای مردنە و دوێنێ کە هاتەوە ماڵێ گۆڕانی وا نەگۆڕابوو کە ئێمە نەیناسینەوە. ڕاستە مردن دەموچاوی هەندێ شەعری تا ڕادەیەک پیر کردبوو. ڕاستە مردن هەندێ چرچ و لۆچی تازەی خست بووە نێو قسەیەوە، کەمێک ڕەنگی هیواکانی زەر کردبوو، بەڵام هەرگیز نەوەری بوون، لە بیر ساڵ نەچوو بوونەوە. باوکم دوێنێ وەختێ گەڕایەوە ماڵێ، قەڵەم و کاغەز و گوڵ و دڵی مناڵ و باڵندە هەموویان چوون بە پیریەوە. ئاخر ئەگەر وەکو ئەڵێن مردن ئەوەنە درڕندە و خەتەربایە، ئەوی ئەخوارد و نەئەما و لە بیر شەعریش ئەچووەوە. بەڵام ئایا ئەم مردنە بۆ هەموو کەسێ هەروایە؟ یان بەتەنها بۆ ئەوانەی کە هەرگیز لێی نەترساون و وەکو باوکم سەریان داوە بە ئازادی و دڵیان کردووە بە چرا و چراشیان داوەتە دەستی خۆشەویستی ئەم دنیایە.